فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. باشە تو وەڵی خوا منی دروست کردووە، خوا من بەخێوەکە، خوا زەوین بۆ سەوزەکە، خوا بارانم بۆ بارێنێ، خوا ئەی باشە نابێ بە قسەی بکەیت. تۆ چۆن شەریکی بۆ پیاکەی لە بە قسەکردنیان؟ من سەیرم لێ لەو کەسانی کەوە یەن دەستور و نیزام دانێن بۆ ئەو خەڵکە ها و ئەو خەڵکەش بە قسەیانەکە و ئەو خەڵکەش ئەڵێن وەڵا ئەم جۆرە کەسانە چی نین؟ ئەمانە کافر نین، ئەمانە مشریک نین. لە کاتێکا یەت خۆی لەگەڵ خوایەکە بەچی هاوێنە لە دانانی تەوجیه و دەستور و شەریعەت و یاسایە. ئەبێ ئەو شەریعەتە کێ دایبنێ؟ خوا ڕازیە بۆ یەکێک خۆی بکا بە تاغوت بێت شەریعەتێک بۆ خەڵک دابنێ؟ خوا بۆ ڕازیە؟ کەی خوا بۆ ڕازیە؟ ئەی هەر کەسێ بۆ ڕازی بێ ئەویش لەگەڵ ئەوایە. کەواتە تۆ بێت تەبەڕا بکەیت لە هەر هەموو ئەو کەسانی کەوایەن خۆیانە خەنا هاوێنی خوای تەعالا و شەریعەت بۆ خەڵکی دانێن. وەکو شێخ ساڵح ئالە شێخ ئەڵێ چۆن خوای تەبار و تەعالا خۆر و مام و ئەستێرە و ئاسمانەکان ئەبا بەڕێ و کەس لە حاکمەکانی سەرزەوی دەستی هەیە لەویشەیە؟ کەس ڕئیسێک و مەلیکێک و حاکمێک و تاغوتێک دەستی هەیە لە هێنانی مانگ و پێغەمبەر ئیبراهیم چی بە نەمرود وێت؟ چی پێوت؟ وتی وەرە ئەو خۆرە لێرە و بەرە بوێت توانی فبهت الذي كفر. هەر بە هەمان شێوە کاتە تۆ دەستورێک دانەی واللهی تۆ کافری. چۆن ئەچیتە ئەوە دانەی ئەو دەستورە بۆ خەڵک دانەی؟ چۆن ئیستیحلالی ئەو دەستورە ئەکەی بە حەڵاڵی ئەزا؟ من تەحەدای هەر کەسێکەکەم کەسێ دەستورێک دابنێ بڵێ من بە حەڵاڵی نازانم. بێعەقڵایەتی ئەمڕۆ کەوتۆتە ئەو دەرەجەیە ئەوانی دیفاع لە تاغوتەکانەکەن ئەوەنە بێعەقڵن یە دەڵێ کاکە کە ئیستیحلالیکە ئەو کاتە حرامە. باشە شەخص هەیە دەستور دابنێ بڵێ وە حەڵاڵ نییە بڵێ ئەوە باش نییە؟ شەخص هەیە؟ شخصتان بینیوە لە علمانی بڵێ من ئەوە دەستورێکم دانا خەڵکینا واللهی من زۆر گوناحبارم کورام دەستورەش تاغوتیە کورە واللهی من هەتا بڵێ ئینسانێکی فاجر و فاسق و زینا لە زیناکار خراپترێکم والله بڕوان بەخوایە بە قورئانەکەی هەیە ئەمە دەستورە تاغوتیە من بڕوان پێی نییە. شخص هەیە وا بڵێ؟ کاتێک کە تەماشایانەکە هەڵێ وڵا کاکە و کابرایە خۆی ئیستیحلالی نەکردو. ئیستیحلال چی کاکە؟ ئەڵێ کچ و کوڕەکە زینایان کرد عافێتیان بێ بۆت نییە بە هیچ شێوەیەک تۆ لە دەشتا لەملایە لەولایە پێی بڵێ بۆچی واکەی ئەگەر بە کەیفی خۆیان بوو هیچ عقوبەیەکیان نییە. ئەمە چی ئەمە؟ ئەمە ئیستیحلالی زینانیە؟ ئەوە بە حەڵاڵدانانی زینانیە؟ ئەمڕۆ مدافعین لە تاغوتان زۆرن خوا هیدایەتیان بە. ناترسن لە عیقابی خوا کە ئەگەر غەیری خواتان پەرست یعنی عیبادەتان بۆ کرد پەیڕەویتان لێ کرد سەمع و تاعەتان بۆ کرد دەستوری ئەواتان بتبڕێەوە دژایەتی خواتان کرد خوا لێ زینا حرامە دەستوری یاساڵێ نا بە کەیفی خۆیان کردیان عافێتیان بێ بۆ هیچ کەسێکیش نییە دەستبێنێتە ڕێگان ئەوەی دەستبێنێتە ڕێگان عیقابێم. ئەمە حەڵالکردنی حرام نییە هەی بێ عەقڵەکانی کاڵێن ئەوانە وەڵا خوانین خوایشی چییە؟ خوایشی حەڵاڵ و حرام نییە؟ ئێوە حەڵاڵ و حرامیان نەکردەوە حرامەکانیان حەڵاڵ نەکردووە و حرامەکانیان حەڵاڵ نەکردووە. تەماشای حرامەکان کە چۆن ئەمڕۆ ڕیبا حەڵاڵە یا حەڵاڵ نییە ئێستا؟ زینا حەڵاڵە یان نە؟ جێنان بەخوا بە پێغەمبەری خوا چ عیقابێکی لەسەرە؟ ئەجێنان بە شەخصی خۆیان پیا و مێ جوێنێکیان پێ بە. ئێوە چیەوە؟ ئەوە خۆ لەخوا بە گەورەتر دان نەنراوە ئەوە دانانرێ ئەوە خۆ لەخوا بە گەورەتر ئەوە بۆ دانانرێ